أستاذ سلام لێبێت مادوو نەبی ئەحواڵە باش سەرنج لەسەر ئەوە نەبێت دوو دەقەوەر بۆ لای پێشبینی بۆ یاریەکە چۆنە؟ وڵا پێشبینیم بۆ یاری یەکەمیان لە نێوان ئیسپانیا و ئەڵمانیا من پێم وایە ئیسپانیایی باتەوە هەرچەند ئەڵمانیا لە خاک و لای هەندەری خۆیەتی بەڵام پێم وایە ئیسپانیا لە ئێستا باشترە گۆڵەکانیان چۆنە؟ وڵی جیاوازەکە خۆی زۆر کەمە هەردوو یاریەکە بەڕاستی چووکە ئەنی پێشبینی بۆ یاریەکە زۆر قورسە بەتایبەتی من بۆ یاری پرتوگال و فەڕەنسا پێم وایە کاتی زیادکرا و لێدانی لێکلای کەرەوەکان لەوێش فەڕەنسا بیباتەوە من پێم وایە ئابوو جۆرە ئەنجامەکان ڕوایە چکە ئەنجام بەتایبەتی ئەم دوو یاری ئەمڕۆ زۆر قورسە ئەم چوار هەڵبژاردە هەر چوار هەڵبژاردەیەکن کە هەموو کەس ئەنی هەڵی بژاردون بۆی کە ببنە یەکەمی پاڵەوانەتێکە و بەداخەوە کە هەر چواریشان لێک لاوە بوون خۆزگای ئاین هەبەش بوونە بۆی یاریەکان بە چێشترە بوون تا کۆتایی بۆ جۆرە ئاڕۆشت هەڵبژاردەکە یاریزانی گۆڵکاری باشیان تایە ئەستێرەیان تایە تاسەورەکەی بە جۆرە لە جۆرەکان گۆڵی زیاتر بکرێ بەراورد بە ئەو پێشبینیەکە ئەکرێ وەکو پێشبینی دووەم بڵێ وەڵاهی قسەکەی تۆ تەواوە بەڵام خۆت زانی ینی ئەم دویاری هەردوو یاریەکە لە هەردووکیان بە حەزەر و یاریەکەن هەر چوار هەڵبژاردەکە بۆ هەردوو یاریەکە یعنی لەوانەیە گۆڵکردن زۆر نەبێ بەو جۆرەیە بەڵام هیوادارم هەر گۆڵی جوانیش ببینین من خۆم هاندەری کریستیان ڕۆناڵدۆ نیم بەڵام پێ ئیشاڵڵا ینی پێم خۆشە لەبەرەوەی لە کۆتایی تەمەنیایەتی نازناوێکتر بەدەست بێنێ هیوادارم بچێتە یاری کۆتایی و نازناوەکە بەرێ زۆر سپاس کەمی مەمنون بشی.